ڕادیکالبوونەوەی خەبات و ناڕەزایەتیەکان لە سەربەستێنی لاوازبوونی ڕژیم. بزوتنەوەی ژنان کە خەباتی ژنانی ئازادپۆش مەشخەڵی گەشاوەیەتی هەروە لێبڕاوانە بەرەو پێش هەنگاو دەنێت. ناڕەزایەتی دژی یاسای حیجابی ئیجباری کە بڕیارە ڕۆژی هەینی 23 سەرماوەز بە مەبەستی جێبەجێکردن بە ئاگاداری کابینەی پزیشکیان بگات، ڕۆژ لە دوای ڕۆژ بەربڵاوتر دەبێت. ئەلبەتە هێزە سەرکوتگەرەکان لە مێژە کار بەم یاسایە دەکەن و بەکردەوەیان دەرهێناوە، تەنانەت لەو کاتەوە کە هێشتا لە شێوەی پرۆژە یاسایەکدا بوو لەمڕۆوە ئەوە پرسێکی نوێ نییە. بەناو نێونەرانی مەجلس هەوڵ دەدەن بە یاساییکردنی ئەو مردووە زیندوو بکەنەوە، بەڵام ئەو کارە داماوانەی ئەوان هەر ئێستا کەلێن و ناکۆکیەکانی ناو بازنەی دەسەڵاتی گەورەتر کردووە و ناڕەزایەتیەکانی کۆمەڵگای لە دژی بەهێزتر کردووە. هەرچەندە سەرۆکەکانی پەرلەمان و دەسەڵاتی گەندەڵی دادوەری جەختیان لەوە کردوێتەوە کە ئەو یاسایە دەبێت جێبەجێ بکرێت، بەڵام کابینەی وەزیران و سەرۆکەکەی واتە پزیشکیان هەندێک ڕەخنەیان لەو بڕیارەی پەرلەمان گرتووە. جێگری سەرۆک کۆمار لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا دانی بەوە داناوە کە بە دڵنیاییەوە چەند بەشێک لە یاساکە ناتوانێت بچێتە بواری جێبەجێکردنەوە و داوای هەموارکردنەوەی کردووە. بەڵام لە ناو دەوڵەتیشدا ئەو یاسایە لایەنگری خۆی هەیە کە بە ئاشکرابوونی ناکۆکیەکانی ناو کابینە لاوازتر دەبێت. ڕێفۆرمخوازانی حکوومەتیش بە هەندێک جیاوازیەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە دژایەتی خۆیان لەگەڵ ئەو یاسایە دەربڕیوە، بەڵام لەسەر ئاستی کۆمەلگا دژایەتیەکان لەگەڵ ئەم یاسایە بەهێز و ڕادیکاڵە. ڕۆژنامەنووسان هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و هونەرمەندان بە ئاشکرا بۆچوون و ناڕەزایەتی خۆیان دەربڕیوە. زیاتر لە 140 ڕۆژنامەنووس ڕۆژی هەینی 16 سەرماوەز بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێیدا یاسای حیجاب و عفافیان بە نامرۆڤانە و نمونەیەک لە پێشێلکردنی بەربڵاوی مافە بنەڕەتیەکانی هاوڵاتیان ناوبردووە و دژایەتی توندی خۆیان لەگەڵ جێبەجێکردنی ڕاگەیاند. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 15 سەرماوەز 111 سینەماکاری ئێرانی لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئەو یاسایەیان ئیدانە کرد و بە ڕاگەیاندنی شەڕێکی تەواو لە دژی خەڵکی ئێران وەسفیان کرد. ئەوان لە کۆتایی بەیاننامەکەدا نووسیویانە ئەم یاسایە کە تەنانەت منداڵانیش دەگرێتەوە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و سوکایەتیکردنێکی ئاشکرایە بە مافەکانی ژنان و خەڵکی ئێران. هەروەها دە هەڵسوراوی سیاسیش ڕۆژی دووشەممە 12 سەرماوەز بەیاننامەیەکیان بڵاو کردەوە سەبارەت بە دەرەنجامەکانی جێبەجێکردنی یاسای حیجاب هۆشداریاندا. ئەوان لە بەشێک لە بەیاننامەکەدا نووسیویانە کە ئەم بڕیارنامەیە ماف و ئازادیەکانی هاوڵاتیان پێشێل دەکات. بزوتنەوەی ژنان لەسەر بەستێنی بارودۆخی ئێجگار قەیراناوی ڕژیم لە بوارە جۆرا و جۆرەکاندا لە بزوتنەوەی دادخوازانیشدا ڕنگدانەوەی هەبووە و مەئمورانی ڕژیمیان ناچار کردووە لە بەرامبەر بزافە ناڕەزایەتیەکانیاندا بە پارێزەوە هەڵسوکەوت بکەن. دایک و باوکی هومەن عەبدوڵڵاهی لە گیانبەختکردووانی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا کە بۆ ماوەیەکی زۆر ڕێگەیان پێنەدرابوو سەردانی گڵکۆی جگەرگۆشەکەیان بکەن، ڕۆژی پێنجشەممە 15 سەرماوەز ساڵ ڕۆژی گیانبەختکردنی هومەن لەگەڵ ژمارەیەکی بەرچاو لە بنەماڵەی دادخوازان و تێکۆشەرانی شاری سنا لە بەرچاوی مەئمورە ئاشکرا و شارەوەکانی ڕژیم بە دروشمی ژن ژیان ئازادی بەرەو گۆڕستان کەوتنەڕێ. لەوێ ئارەزوو فەرشید دایک و باوکی هومەن هەر کامەیان لە میانەی قسە و باسێکدا کۆماری ئیسلامی و بەکرێگیراوەکانیان بە بکوژی ڕۆڵەکەیان و باقی شۆڕشگێڕان ناوبرد و ڕانگەیان کە بزوتنەوەی ژن ژیان ئازادی سەرنجام دەبێتە هۆی بەدیهێنانی ئاواتی گیانبەخت کردووان، واتە دابینکردنی ئازادی و دادپەروەری. ئارەزوو لە بەشێکی قسەکانیدا حکمی لە سێدارەدانی وریشە مرادی و پەخشان عەزیزی بە توندی ئیدانە کرد و داوای لە جەماوەری خەڵکی ناڕازی کرد کە بە یەکگرتوویی و بەهێزکردنی ڕیزەکانیان هۆکارەکانی هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان پێک بهێنن. بنەماڵەی دادخوازان ڕۆژی 15 سەرماوەز لە شاری دێگۆلان هاوڕێ لەگەڵ بنەماڵەی شادان ئەحمەدی گیانبەختکردووی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا سەردانی گۆڕستانی ئەو شارەیان کرد و بە گوڵبارانکردنی گڵکۆی ناوبراو
یادی سەرجەم گیان بەختکردوانیان بەرز ڕاگرت. بە کرێگیراوەکانی ڕژیم کە نیان دەوێرا هیچ دەستێوەردانێ بکەن بە نەهێنی وێنەی مەڕاستمەکەیان دەگرت. هەر لەو ڕۆژەدا کامیلا سەجادیان دایکی دادخوازی محەممەد حەسەن تورکەمان یەکێکی تر لە گیان بەختکردوانی ئاخێزی شۆڕشگێرانەی ژنجیان ئازادی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام وێڕای ڕەخنە لە دەرکردنی یاسای سەپاندنی حیجابی ئیجباری بە بیانووی ئەمر بە معروف نووسی ئەمر بە معروفم لەم سەرزەمینە پڕ لە گەندەڵیەدا قبول نییە. ناوبراو لە درێژەدا وتی لە مەملەکەتێکدا کە باڵاترین بەرپرسەکانی کاریان بریتیە لە دزی و تاڵان و بڕەوی مڵک و ماڵ و سەروەت و سامانی گشتی خەڵکو و کوشتار و جنایەت و زوڵم و ستەم و ملهوڕی و پێشێلکردنی یاسا نەک هەر ئەمر بە معروفی قبول نییە، بەڵکو ئەگەر بێت و کەسێک وەک مەئموری ئەمر بە معروف لە کچەکانی نزیک بێتەوە بەڵایەکی بەسەر دەهێنێت کە لە زیندووبوونی خۆی پەشیمان بێتەوە. ڕۆژی چواردەی سەرماوەز بنەماڵەی یەحیا ڕەحیمی کرێکاری کاشیکار و یەکێک لە گیان بەختکردوانی شۆڕشی ژنجیان ئازادی چوونە سەر گڵکۆی ڕۆڵە تێکۆشەرەکەیان و گوڵبارانیان کرد. هەروە ڕۆژی 12 سەرماوەز بنەماڵەی شاهۆ خزری گیان بەختکردووی ڕێگای ئازادی لە مەهاباد لەسەر گڵکۆی ڕۆڵەکەیان کۆبوونەوە و گوڵبارانیان کرد. هەر لەو ڕۆژەدا گڵکۆی سپێر ئەعزەمی لە کەرەج لەلایەن بنەماڵەکەیەوە گوڵباران کرا. بزوتنەوەی ژنان و ئەو دیمەنانەی کە باس کرا لەسەر بەستێنی لاوااستربوونی ڕژیم بەش بە حاڵی خۆی کۆبوونەوە ناڕەزایەتیەکانی بەهێزتر کردووە. بۆ نمونە کۆبوونەوە ناڕەزایەتیەکانی خانەنشینان یەکگرتووتر و سیاسیتر بووە. لەم دوایانەدا خانەنشینانی لەشکری کەشوەری و دەستەبەری کۆمەڵایەتی لە کرماشان لە کۆبوونەوەکانی خۆیاندا بەرامبەر بە پەسەندکردنی پرۆژە یاسای عیفاف و حیجابی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕی و دروشمی حیجابی ئیختیاری مافی ژنانی ئێرانیان وتەوە ئەوان وێڕای ئاماژە بە گەندەڵی بەربڵاوی کاربدەستانی ڕژیم خوازیاری ئازادی مامۆستایان و کرێکارانی زیندانی بوون. بێگومان درێژەی ئەم خەبات و ناڕەزایەتیانە دەتوانێت ببێتە هەوێنی سەرهەڵدانی ڕاپەڕینێکی شکۆداری جەماوەری، ڕاپەڕینێک کە تەکلیفی حکوومەتی ئیسلامی سەرمایە یەکلایی بکاتەوە و دامەزراندنی حکوومەتێکی شۆڕایی و جەماوەری لە دوای ئەو ڕژیمە گارانتی بکات.